سلااو ڕێز ئیرۆکە ئاز دەخوازم بەحسی نهێنی و سڕێن پشت شەهیدکردنا چار گەنجێن کورد بەدەست کۆمارە ئیسلامیە ئیرانێ باخفم یعنی وەکو هون دەزانن ڕۆژە دووشەمبە یا 29 مەها بوریدا پژمار فاتحی محسین مەزلوم محەممەد فەرامەرزی و وەفا ئازەربار لە زیندانە قزل حەساری یا باژارێ کەرەجێ لە ئیرانێ هاتن ئێعدامکردن هەروەکو تێزانین ئەو لە 23 مەها تەمووزێ یا 2022 یعنی چەند ڕۆژێک بەریا دەست پێکردنا راپەڕین و سەرهەڵدانە ژینە ئەمینی ژە ئالیێ ئیتلاعاتی ئیرانێوە لە گوندێکی باژارێ ورمێ بە ناوێ گەنگەچین هاتن گرتن و دەما هاتن گرتن حتاک و ڕۆژاوانی لە کو هاتن ئیعدامکردن مافێوانی دیتن و کۆمبوونێ بە ماڵباتاوان قەت نەبووە ئەس باوەڕم تەنێ جارێکی ماڵباتەخوا دیتنە و لە وردا گۆتنە و بە ئەشکەنجێ لە سەروانە یعنی ئەشکەنجێ لە سەروان مەجبورکردنە و ئەو اعتراف بکەن کو ئەو کینە ڕژێمە کۆمارە ئیسلامیە ئیرانێ وەک هەر جاری گوت ئەو کەس گرێدایی ئانجی کارژ بووی موسادی ئیسرائیلی کردنە و لە باژاری ئەسفهان هاتنە دەستگیرکردن لێ تشتێک و خویا دکە هەم ژعالی ماڵباتێوان هەم ئەو بەخوا هەمژی پارتیاوان یعنی کۆمەڵەیە کوردستانە ئیرانێ ئەو کەس لە گوندێ گەنگەچین لە سەر سنوورێ باکوور و ڕۆژئاوا و ئانژی تورکیا و ئیرانێ هاتنە گرتن ینی ئیرۆ ئەس ناخوازم لە سەروان دەتاییانە پڕ باخفم ئیرۆ تشتێک و ئەم دەخوازن لە ڤردا بەحز بکەن ئەوەکو ینی لەسەر خوینە وان شەهیدانە وان کەسێن بێگوناح سیاسەتێکی چۆوە تێکردن ژعالیە پارتیان و ئەو پارتی چۆوە دەخوازن ئینسانی خۆ ئەنجی چما دەخوازن ئینسانی خۆ وسا بە ئاوایەکی ئەرزانی کۆ هەمی گەنجێن دەردۆرێ 30 ساڵینە و هەمووژی زەوجینە زاڕێکێوانی بچووک هەنە وەرن لە سێدارەدان وەرن ئیعدامکردن یعنی سەدەم چییە گەلۆ و سەدەم چییە پشتی ئیعدامکردناوان لە شووناک و ئەمبێژن ڕایە گشتی بێکۆمکردن هاوکاری و هاوسۆزی دەناوبەرە پارتی و کەسایەتی و ئینسانی ئالیگرێ مافی مرۆڤ و دیموکراسیە بێ ئەنجامداین لە شووناوێ پارتی دخوازی پۆزێخوا لەسەر پارتێندنێ لێ بدە یعنی قاشۆ ئەندامێوان چالاکن دچن هەندێ ئیرانێ چالاکیان دەکەن ji بۆ ناوێژی شەهید دکەن کام لێ بنەرن ئەو مەسەلە چاوایە بەریا هەر تشتی ئەو پارتی کۆمەڵەیە زەحمەتکێشن کوردستانێ بە سەرۆکاتی عەبدوڵڵا محتەدی پارتێکە کو تەنێ لە سولەیمانیە لە دەردۆرێ ئەمبێژن هەرێمێن کو دەسەڵاتداریە یەکێتی نیشتیمانی کوردستان تێدا هەیە لەور ئەو پارتی وجوداوی هەیە ئەو پارتی زێدەتر لە بن باندۆرە یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستانژی بە حکمێ جیۆپۆلەتیکاوی و جوگرافیایەوی ناچارە حساسیەتێن ئیرانی بەرچاوان دەرباز بکە یەکێتیژ بەرێدا ینی بە پارتیەن کوردستانە ئیرانی و بە ئیرانێڕە ئیتیفاقەکیوی نەنویسی هەیە ئەوژی ئەو ئیتیفاق یعنی ئەو پارتی دکارن لە هەرێماواندا سەربەست بن چالاک بن سیاسەتێ بکەن خۆڕێک بخەن بارەگەیاوان هەبە یەکێتیوان دەپارێزێ لێ ئەو پارتی گەرەک لە سولەیمانیەوە بەچەکوە نەچن ئیرانێ و لەسەر سنوور پەلاماری ئیرانی نەدەن یعنی ئیتیفاقەک تقریبا وسایە لێ ئەم لێ دنەرێن ئەو دوو گەنج 2 ساڵیدایە ینی 19 مەه بەریانەها لە گەنگەچینێ تێنگرتن لە گەنگەچینێ مرۆڤ لێ دنەرێ نەبەرێدا نەحتا نەها توجاران چالاکیە vê partiye لەور نەبوونە نە جەماوەر و کیتلێوی هەیە
نە بنگەهەکی وی هەیە و نە چالاکیەکی وی هەیە تەنێ بەریا 40 ساڵی ئەس باوەڕم گروپەکیوان دچنور و لەوەر وێ دەمێ شەڕ هەیە دەناوبەرە حیزبی دیموکراتی کوردستانی ئیران و کۆمەڵە وێ دەمێ ئەو گروپێنوان شەهید دکەون ئانژی تێن کوشتن پشتی وێ چالاکێکی وان لەور نینە نەها پرسیارە یەکەمین ئەوە ئەو گەنج چما شاندن وێ دەرێ ji بۆی چ شاندن وێ دەرێ یعنی گوندێ گەنگە چین کو لە سەر سنوورێ ومەگۆ تورکیا و ئیرانەیە ئەو گوندێ سەر سنوورش بە حکمێک و کارێن قاچاغی دکەن لە ناوبەرە سنووراندا تەکلیێنوان بەردەوام بە ئیستێخباراتێن وی وڵاتیڕا مطلقاً هەنا و تەکلیێوان بێگومان بە گروپێن چەکداری ڕاژی هەنە بەوێ ڕەنگی دکارن خۆ بمەشین لێ لە بن باندورە گروپێن ئیستێخباراتی دانا ئیتلاعات دەبە مید دەبە لە گۆری وێ لەوێ هەرێمێ دەمەکی کورد بەرێ حیزبی دیموکرات جار ناجار هەبووە لێ پرانیاخوا پەژاک ئانژی گەریلایەن پەکێکی لەور هەبوونە من لە ئەندامێکی بەرێ یا پەژاکێ بیست و لە ئەو بەرێ لە نزیکی گوندێ گەنگەچینێ بوونە بە قاسیک و خزماتی و دۆستانی دەناوبەرە عەشیرەتێ جەلالی و شکاکی و کوردێن باکووریە تورکیاێرا گەلێکی زێدەیە و بە حکم بەوی سەدەمێژی پەکەکە دکارە دەناوە ڤان گوندانە داهاتن و چوونێ بکە ئانجی پەژاک لێ دیسانجی تعلیمات جوان ڕاهاتیە گەرەک ئەو توجارن نەچن vê هەرێمێ هەگەر کو بچن وی گوندی گەرەکی یەکی کەسێکی دنێ بشینن ji بۆی کو دەوێ گوندیدا ئیتلاعات گەرەکی حاکمە گەلۆ پرسیار ئەوە ئەو چار کەس چما شاندن وی گوندی گەلۆ ئەو ji بۆی کارێ ڕێخستنی شاندن هەگەر کو ji بۆی کارێ ڕێخستنی شاندن ئەو نەدەزانی بوون لەوێ گوندیدا ئیتلاعات هەنا نەدەزانی بوون ئەو کەس تێنگرتن گەلۆ نەدەزانی بوون لە گۆڕی یاسای ئیرانێ هەر پارتیەکی چەکدار ئەندان مێنوی بێنگرتن تێن لە سێدارەداین چما وسانەکە چما ئەو یەک بەرچاوان دەرباز نەکردن یا دووەمین نەها مەبەرێ دیتکێ ینی گەلک چەکدارێن کورد ئێن حیزبی دیموکرات ئاژی پارتیەن دنێ گاواک و بەخوا خۆ تەسلیمی ئیرانی کردنە حتا هەنەکان بە چەکژی خۆ تەسلیمکردن ئاعترافکردن گوتنە ئەم چەکدار بوونە دەناوا vê پارتیدا ئەم نەها دەخوازن ڕوونن ئەم دەف ji کاری سیاسی بردن تەنێ چەند ساڵان گرتنەوە پشتڕاوانە سەربەستکردن گەلۆ ئەو چار کەس گاواک و هاتن گرتن چما حیزبێ کۆمەڵایە زەحمەتکێشان داخوایانیدا گوتن ئەو ئەندامێن منە یعنی تو داخوایانیەکی وسا بدەیت تو باش دەزانی تو ئاعترافی سەروان دەکەی و تو ئیسپات دەکەی و تو ژێڕژێمە ئیرانی ڕادەبێژی ئەو گرێدایە منن گەلۆ وەرن وانە ئەعدام بکەن بە تایبەتیژی دەدەمێکی وسادا کو یعنی دەوڵەتە ئیرانی وسایە وەک من گوت گەلک جارنا بەرێ دەدەمێن هێمن و لە سەرخۆوە کۆ شەڕ نەبووە ئانژی گەنگەشە زێدە نەبوونە دەناوبەرە ئیرانی وڵاتێن دنێ هێزێن دنێدا گەلە کەس ji پارتیەن دنێ حتا چەکدار حتا بە چەکژی خۆ تەسلیمی ئیرانیکردنە تشتێک نەبووە یان زیرە چەند ساڵان گرتنە پشتا بەردانە و سەربەستکردن لێ دەدەمێکیدا و گەنگەشە هەبن سەرهەڵدان هەبن دەدەمێکیدا و دەناوبەرە ئیسرائیل و ئیرانێدا شەڕێکی وسا هەبە دەناوبەرە ئیران و ئەمریکایدا شەڕێکی وسا هەبە دەناوبەرە ئەزەربایجان و ئیرانێدا شەڕێکی وسا هەبە وێ دەمێ ڕژێمە ئیرانێ دەوڵەتە ئیرانی یەک سیاسەتی ویە ئەوژی سیاسەتە ئەمنیە یعنی سیاسەتە ئەمنیژی وەکمە گوت لە حکمەوی لە سێدارەدانە یادنێژی سەرۆکی وێ پارتیە و ئەو پارتی کو پرانیان خۆ پاسەپۆرتێنوانی ئەمریکی و بەریتانی دجێ باواندایە ژە ئالیە ئیرانێ وەک کەسێن موسادێتێن ناس کرد ئەو لە سەدی چ قاسی ڕاستە لە سەدی چ قاسی ڕاستینە ئەز ناکەون vەیەکی ئەو نەمەسە لێ ئیران ئیدایەکی وسادێکە و هەر کەسێکی جوانە بگرێ و لە سێدارە دەدا وێ دەمێ گەلۆ و چما دەوێ دەمێدا داخیانیدا گوتن نا ئەو کەس ئالی گرێ منە دەوردا دوو سیناریۆ هەنە پارتی ئەو شاندن ji بۆی و لەور شەهید ببن ئانژی ئەو کەس دەف ji پارتیە بەردانە و ئارمان جێوان ئەو نەبوو یەکو دەناوە پارتیدا دەمەکی درێژ بمینن
چوونە ناوێ پارتیە لە ئیرانی ڕەڤیانە خواستنە بەخۆ بە عیلی خۆ بێن دەرە بێن ئەوروپایی بژین وەک هەر کەسێن دنێ و قاچاقچیژی لە باشوور لە کوردستانە عراقی وانە برنە هەرێما ورمێ و لەوێ تەسلیمی گورانکردنە یعنی تەسلیمی ئیطلاعاتکردنە لە گۆڕی وێژی پارتی گوتیە مادەم ئەو کەس هەر دەناومەدا نەمانە کە ئەم داخوێنێکی وسا بدەن برابێن لە سێدارەدان و پشتی کول تێن لە سێدارەدان وەک من گوت لەسەر سۆسیال میدیایی ئەم لێت نەڕن بەردەوام ئالیگرێ vê partiye dixwazin partiyên dinê tengav bikin bêjin lê binirin em xwînê didin em çalakiyan dikin endamê me çalakin diçin nav Îranê şehîd dibin hûn çi dikin tu lê dinirî yanî li Rojhilata navîn de hemî partiyên ku rojekî tebançeyek jî helgirtibin çek helgirtibin di dawiyê de dibin partiya xwînê partiya xwînê û partiya şehîdan heger ku ew dijminê xwe kuştin siyasetê pê dikin dibêjin kariye bidan em çi qas qehrebanî em dijmin dikujin heger ku dijmin ew kuştin dibêjin partiya me partiya şehîdan e partiya şehîdan çi ye partiyekî muqeddes e gerek kes wî rex neneke gerek kes kemasiyewî nebîne gerek kes gendaliyêwan nebîne gerek kes diktatorî û ahatiya elîta siyasî ya partiye nebîne û bi vî rengî dikarin her kesî ji aliyekî kesên ku nedostêwanin wana serkut bikin ji aliyekî dinê jî li rêka xwînê de malbatê kesên şehîd bixwe girê bidin heta dawiyê mixabin di sed sala bîst û yekê de gencên wisa di sed sala bîst û yekê de dîsa dibêjim diçin nava van partiyana ku ne umêd ne hêvî ne tiştek bi wan nayê kirin yani مرۆڤ لێ دەڕێ ڕەوشاوان لە باشووردا دەناوا کامپاندا ڕەزیل بوونە و هەر کەسێکی هەر ئینسانێکی بەڕاستی هەر ئینسانێکی سەر جادێژی لێ دنەڕێک و وانە دکارن خۆ بفرۆشن هەر کەسی ji بۆی ku وانە بەکاربینن و tenê karê wan ew e ku li hemberî partiyên dinê eşîretên dinê ez bêjim rastira şer bikin milanê bikin siyasetekî wan stratejiyekî wan ji bo Îranê û ji bo Kurdan qet nîne û tu çalakiyê wan jî nîne yanî serheldana jîna Emînî Medîd rola partiyên Kurdan û partiyên Îranê yên derve sifre di nava civaka Îranê û civaka Kurdî de sifre civak bexwe xwe dimeşînê bexwe siyaset dike û bexwe biryar dide yanî me ew yek dît li vê derê de berastî jî gerek ez vê yekê jî bibêjim yanî em hemî dilşewitîn heta niha jî ku ew çar genç tên îdam kirin ihtimalekî mezin heye sûcekî wan qet nebe ketina rewşekî bi wî rengî lê kesên ku daxuyaniyan didin û rejima Îranê mehkûm dikin û filan dikin û bilav dikin bila tenê populîzmê nekin di heman demê de lê binerin ku partiyên siyasî siyasetmedar elîta siyasî yanî ez dibêjim siyasî di nava kewanê de çi tînin serêma û çawa dixwazin partiya wan bibe partiya şehîdan û partiya xwînê partiya xwînê li Rojhilata navîn partiya belayê ne gerek mirov bi cesaret vê yekê jî bîne ser ziman dem baş silav û rêz